بە تەواوی هێزەوە بۆ لای ڕاست، ماتۆڕەکانی لای ڕاست، بە پێچەوانەوە بسوڕێنەوە، بسوڕێوە. سەرەتای 1970 زاینی گەردەلوول کەشتێکی لە کەنداودا نوقم کرد. ئەم کەشتێ خەزانەیەکی کۆنی تێدا بوو کە تا ئێستاش نەدۆزراوەتەوە. ئێستا من لە قوڵایەکانی ئەم زەریا بێبنەدا بە دوای خەزێنەکەدا دەگەڕێم. لە چەند ماسی گرێک و کاپتنی کەشتی سەبارەت بەو خەزێنە و کەشتیان و قم بووە پرسیارم کرد. تمام عمرم تو دریا کار کردم. بە درێژای تەمەنم لە زەریا کارم کردووە، هەم ماسی گریم کردووە، هەم خەڵکم گواسۆتەوە. کەشتیەک بووە بە ناوی سلیگا، کەشتی جوولەکەیەکی فەڕەنسی بووە. بازرگانی مرواری کردووە لە کەنداوی فارس. لە وڵاتی بەحرین مرواری کڕیوە و هێناویەتە شاری سیراف لە ئێران بۆ کوونکردن و جوانکاری. لە یەکێک لەم هاتوچوانەدا ئەم کەشتیە نوقم بووە. تا ئێستاش لە بنی ئەم زەریایەدا ماوەتەوە، بەڵام سەبارەت بە خەزێنەکەی هیچ شتێکم نەبیستووە. سەبارەت بە خەزێنی نێو کەشتیە کە لەم زەریایەدا نوقم بوو بێت هیچم نەبیستووە. خەزێنە؟ نەمبیستوو نەرزانم. ئەژدەی نۆڤەمبەری ساڵی 1970 کەشتێکی هەڵم بە ناوی پێمبا لە بەندەری بوشەهر لەنگەر دەگرێت. پیاوێکی ئەڵمانی لە دوای 28 ڕۆژ سەفەری بێوچان لەم کەشتیە دادەبەزێت. ئەم پیاوە بە فەرمانی پاشای ئەڵمانیا بۆ کارێکی گرنگ هاتووە بۆ ئێران کە پەیوەندی بە خەزێنەکەەوە هەیە. لە بوشەهر دەبێتە میوانی کونسوڵی ئەڵمانیا کارل ڕێنهارت. بۆ ماوەی چەند ڕۆژ دەست دەکات بە گەڕان لە لێواری زەریا و بینینی و شارە. بوشەهر شارێکە لە باشووری ئێران، یەکێکە لە ناوەندە گرنگەکانی کەشتیوان. خەڵکەکەی ئەزموونی زۆریان لە ماسیگری و کەشتیوانیدا هەیە. پاش 12 ڕۆژمانەوە لە بوشەهر بەرەو شاری شیراز بەڕێ دەکەوێت. لە شوێنێکەوە ڕێ دەکات کە یەکێکە لە سەختترین ڕێگاکانی ئێران، بیابانێکی وشک و بێدار و گژوگیایە، کوێستانێکی سەخت و نالەبارە. بە تێکۆشانێکی زۆر بە کەلی کۆتڵ دۆختەردا سەر دەکەوێت. لە کاروانسەرای میان کۆتڵ لە دەشتی بەرم ماندوویەتی دەردەکات و بەیانیەکەی زوو لە ڕێگای کۆتڵ پیرەژنەوە بەڕێ دەکەوێت بەرەو شاری شیراز. هەشتی دیسەمبەری ساڵی 1970 دەگاتە شیراز و دەبێتە میوانی ئالفرد هاینیکە کە تاکە بازرگانی ئەڵمانی دانیشتووی شیراز بووە. شیراز لە باشووری ئێران ناوەندی پارێزگای فارسە. وێڕایەوەی کە لە ساڵانی ڕابردوودا ناوەندی ئیمپراتۆری هەخام نشینەکانیش بووە، شارێکی گرنگی ئێرانی شەل لە بواریە دەبوو فەرهەنگی فارسیدا کە بەناوبانگترین شاعیرانی فارس زمان
وەکو حافز و سعدی خەڵکی ئەم شارە. ئەم پیاوە ئەڵمانیا ناوی ئۆسکارمانە کامێرایەکی فۆتۆگرافەری پێ کە جارجار وێنەی پێدەگێت سەفەرێکی دوور و درێژی لەبەرەو بەو هۆیەوە چەند کەسێک وەک خزمەتگوزار وەردەگرێت. دوو سوارچاکی کوردی کەلهوڕی کرماشانی میرزایەک بۆ نووسین و خزمەتکارێکی باشبەناوی ئیسماعیل کوڕێکی 16 ساڵیش کە خەڵکی شیراز بوو چێش لێنەرێکی چاک بووە. لە شیراز تووشی دوو کوردی سنەی دەبێت کە 15 ساڵە لەوێ نیشتەجێن. نەخوێندەوارن بەڵام زمانی کوردی بە باشی قسە دەکەن و شعر و گۆرانی دەزانن لەبەرەوە هەموو ڕۆژێک یەک کاژێر بۆ ماوەی هەفتەیەک لەگەڵیان دادەنیشێت. لەگەڵ تفەنگچێکی خەڵکی دەشتی بەرم قسە و باس دەکات. هەست دەکات لەوێ شتێکی باشی دەست دەکەوێت. شخصی به نام اسکارمان وقتی که میشنوه کەسێک بە ناوی ئۆسکارمان کە دەبیستێت چەند عەشیرەتێکی کورد لە دەڤەری شیراز لە پارێزگای فارس نیشتەجێن تێت بۆ شیراز و لە فرسەتت دەولە داوا دەکات بۆ تۆژینەوە لەسەر زاراوە کوردیەکانی کەلانی و عەبدویی کە کوردین و لەو دەڤەرە لە شاری کازرون یارمەتی بدەن. فرسەت و دەولە کە دەبینێ ئۆسکارمان زمانی کۆنی فارسی و خەتی بسماری دەزانێت لە بەرامبەر یارمەتیەکانی دەیەوێت ئۆسکارمانیش خەتی بسماری فێر بکات. در واقع خط میخی رو به اون یاد بده و در مدت کوتاهی اینجور که فرسەت و دەولە لە ماوەی 2 هەفتەدا خەتی بسماری لە ئۆسکارمانەوە فێر دەبێت. فرسەت و دەولە یەکەمین کتێب بە زمانی فارسی سەبارەت بە خەتی بسماری دەنووسێت. اولین کتاب در مورد خط میخی هست که به زبان فارسی نوشته شده. لە دکتۆر مستەفا نەدیمی مێژووناسی لە هاتووی شاری شیراز سەبارەت بەو خەزێنەیە پرسیارم کرد. نەخێر من سەبارەت بەو خەزێنەیە هیچ نازانم. لە 24 کانونی دووەمی 1902 ئۆسکارمان لەگەڵ فرسەت شیرازی شاعیر و نووسەری بەناوبانگی شیراز دەڕوات بۆ دەشتی بەرم. دەشتی بەرم دەشتێکە لە داربڕوو لە باشووری ئێران لەسەر ڕێگەی شاری کازرون بۆ شیراز هەڵکەوتووە. لە دەشتی بەرم عەشیرەتی کۆرانی ژیاون کە کورد بوون. بە بڕوایە و لە زمانی پاشایەتی کەریمخانی زەند 400 ساڵ بەر لە ئێستا لە دەڤەری کرماشانەوە دوور خراونەتەوە بۆ ئەم شوێنە. کەلوونی و عەبدوویی دوو گوندی ئەم دەشتن کە زۆرینەی خەڵکەکەی لەو سەردەمەدا تفەنگچی بوو. ئەمە دەشتی بەرمە، ئەمە گوندی عەودیەیە. زاراوەمان لە کوردی دەچێت. لێرە کوردی لێ نییە جگەر لە ئێمە، بەڵام نازانم لەکوێوە هاتووینەتە ئەم شوێنە و کێ ئێمەی هێناوە. هەندێک لەسەرەوە بڕواەن کە ئێمە لە دەورانی پاشایەتی کەریمخانی زەند لە ئێران لە ساڵەکانی 1950 بۆ 1970 لە دەڤەری کرماشانەوە دوور خراوینەتەوە بۆ ئەم شوێنە. بەڵام مێژووی ئێرە دەگەڕێتەوە بۆ پێش هاتنی ئیسلام چونکە لە ڕابردوودا لەسەر بەردی قەبرەکانمان خەتی بسماری هەبووە بەڵام ئێستا نەماوە. تا ئێستاش بەردی سەرقەبرێک ماوەتەوە کە ساڵی 1940 کۆچی هەتاوی لێ هەڵکەندراوە کە دەکاتە مێژوویەکی 1300 ساڵە. ئۆسکارمان یە شخص ئەڵمانی بیدە کیکیات ئەودەیی. ئۆسکارمان پیاوێکی ئەڵمانی بووە کە هاتووە گوندی عەودەیی بەلاوە سەیر بووە کە لە ناوچەیەکی فارزنشیندا خەڵکی عەودەیی کورد زمانن. ئۆسکارمان نازانم کێیە، نایناسم. ئۆسکارمان نازانم کێیە.
لە دکتۆر نەورۆزی لێکۆڵەری گوندی عەبدووی و چەند کەسی دیکەی دانیشتووی گوندەکە سەبارەت بەو خەزێنەیە پرسیارم کرد. سەبارەت بە خەزێنەکەی ئۆسکارمان شتێکم نەبیستووە. لەسەر خزێنەکەی هیچ نازانم، بابوو باپیرانیشمانی چیان نەوتووە تا ئێمە بیزانین. من لە قوڵایەکانی تاریکی ئەم زەریایە بێبنەدا بەردەوام بەدوایە و خەزێنەیەدا دەگەڕێم. ئۆسکارمان دوای 4 مانگمانەوە لە پارێزگای فارس بەرەو شاری ئەسفەهان بەڕێ دەکەوێت. لەسەر ڕێگا لە کاروانسەرای خانە زینان ماندوویەتی دەردەکات. دەی 4 دەگاتە ئەسفەهان. ئەسفەهان شارێکی جوانی ئێرانە، لەبەرەوەی ڕووباری زاین دەڕوت پێیدا دەڕوات. جوانترین پردەکانی ئێران لەوێ دروستکراون. لە ئەسفەهانەوە دەیەوێت بڕوا بۆ شاری خوڕەمئاوە کە بەهۆی شەڕی عەشیرەتی سەگوەند ڕێگای بەستراوە. بەو هۆیەوە بەرەو شاری عێراق دەڕوات. پاش 8 ڕۆژمانەوە لە عێراق بەرەو کرماشان بەڕێ دەکەوێت. لە 30 کانونی دووهەمی ساڵی 1902 دەگاتە شاری کرماشان. کرماشان شارێکی کۆن و مێژووی کوردەواریە. دەکەوێتە ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژ ئاوای ئێرانەوە. ئاسەوەرە بەردینەکانی کرماشانی ئەوەندە بەلاوە سەرنجڕاکێش دەبێت بەرە بەیانێکی زوو دەڕوات بۆ تاقۆسان. تاقۆسان شوێنێکی مێژووی سەردەمی پاشایەتی ساسانیەکانە لە ئێران. ساڵانی 300 پێشزاین تاج لە سەرنانی چەند پاشایە و سەردەمە و هێماینەکانی ئێران لە دڵی ئەو کێوەدا لە بەرگ داداشراون. لەوێ چەند وێنەیەک لەم نەخشانە دەگرێت و دەست دەکات بە کێشانەوەیان. تاوەکو نیۆڕۆ بە سەختی کار دەکات. لە ناکاو تووشی لەرز و تا دەبێت و نەخۆش دەکەوێت. یکی از ویژگی‌های کاری اسکارمن این بوده که به دنبال یەکێک لە خاڵەکانی کاری ئۆسکارمان ئەوە بوو کە لە هەر ناوچەیەکدا خوێندەوارێکی شارەزا بە ناوچە و ئەدەبیاتەکەی دەدۆزیەوە، ئەوە دەیکردە هاوڕێ و سکرتێری خۆی و کاری لەگەڵدا دەکرد. یەکێک لەو کەسانێک کە بوو بە هاوکاری و بە سکرتێری کەسێک بوو لە کرماشان بە ناوی میرزا عەباسخان. میرزا عەباسخان دەبێتە هاوڕێی وانەی کوردی پێدەڵێت و چیرۆک و شیعری کوردی بۆ کۆ دەکاتەوە. بەیان یەک ئۆسکارمان ئەسپەکەی زین دەکات و بەرەو کێوە هەرە بەرزەکانی کرماشان بەڕێ دەکەوێت. لە پێدەشتی بێستونەوە سەر دەکەوێت. لە ناکاو وشک دەبێت. پێی وا بووە کە چاوی هەڵی کردووە، بەڵام نا. چەند پەیکەری تاشرا و لە دڵی ئەو کێوە دەبینێت هەست دەکات پێش ئەو کەس نەیدیون. بێستون بەڵگەیەکی مێژووی جیهانیە. لە دەورانی پاشایەتی هەخامنشینەکان لە ئێران واتە ساڵانی 500 پێشزاین. لە سەردەمی پاشاکانی دوایشتا پەیکەرەی هەرکول و بڕێک نەخشی دیکەی پێ زیاد کراون. دوای 4 مانگمانەوە لە شاری کرماشان بەڕێ دەکەوێت بەرەو شاری خوڕەماوە. لە خوڕەماوەشەوە بەرەو شاری عێراق دەڕوات تا لە کریسمس ساڵی 1903 لەوێ جەژن بکات. لە دوای کریسمس بەڕێ دەکەوێت بەرەو تارانی پایتەختی ئێران. لە 27 کانونی دووەم دوای 9 ڕۆژ ڕێگا بڕین دەگاتاوێ.
لە نێو سەرما و سۆڵی زستاندا لە تارانەوە بەرەو شاری سنا بەڕێ دەکەوێت چونکە دەیەوێت بۆ جەژنی نەورۆز لە سنە بێت. لە نزیک شاری سنا لەسەر کەلی سەڵوەتاوە ڕوە و شاری سنا پشوێک دەدات و کەمەیەک ڕادەوەستێ کێوە بەفرینەکانی بەلاوە زۆر جوانە. دەڵێت لە پشتیە و تەپۆڵکانەوە کێوەکان شاری سنیان حەشارداوە. ئەمە بەبینینی من جوانترین دیمەنە کە لە ژیانمدا حەزم لێ بووە. لەسەر پردی قشڵاخەوە تێدەپەڕێت و لە ڕۆژی 19 مارسی 1970 دوو ڕۆژ پێش نەورۆز دەگاتە ناو شاری سنا. سنا شارێکی هەرە گرنگی فەرهەنگ و هونەری کوردەواریە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژاوای ئێران هەڵکەوتووە. لە نەورۆزی ساڵی 1970 هەتاوی لە سنە جەژن دەکات و لەگەڵ شازادە ئەردەشیر میرزا دەڕوات بۆکانی شەفا لە پێدەشتی کێوی ئاویەر. ئۆسکارمان لە سنە بە یارمەتی میرزا حەبیبوڵڵا خان بڕێک چیرۆک و حکایەت دەنووسێت. میرزا شوکرۆڵاش فەرهەنگێکی کوردی بە فارسی لە وشار دەڵانیەکانی بۆ کۆ دەکاتەوە و پێکەوە چەند کتێبێکی کۆنی کوردی وەردەگێڕنە سەر زمانی ئەڵمان. میرزا شکۆڵا سەرەندەجی کە دوجار بە فەخرولکوتاب مەشهور بوو لەو دۆرا لە ناو کارێ تاریخنووسیا بوو و ڕەوایەتێک شەفاهی لە اتفاقاتێکە لە دۆران خۆیان کەفت دوجار نووسیوە بوو بە کتێو تۆحفەی ناسریە. ئەحساسەکەم هەرەو کەسە بووێت میرزا شکۆڵا. دوای نیوەڕۆیان عەلیەک بەرناوێک ڕۆژێک 4 سەعات چیرۆک و مەتەڵی بۆ خوێندوێتەوە و ئەویش نووسیویەتەوە. شاید میرزا عەلی ئەکبەر وەقایەحنگار بێت کە دوجار بە سادق المڵک لەقەبی پەیا کرد وە لە خانەوای قادریگەلێک کورسانە کە مەستورەی ئەردەڵان ئامۆزاکی بوو. میرزا عەلی ئەکبەر لە زەمینەی ئەدەبیاتە ئامە کارێک فرمهمی کرد کە ئیسە ئاساری ماگەسەوە بۆ من کتێوێکی نووسی بە ناو بەدایع اللوغە. بەدایع اللوغە کە فەرهەنگ لوغەتێکە لە وشەگەلێ مورد استفادەی مردمێ شارستنە کتێب فۆقڵاتە بە ئەرزشێکە لە زەمینەی ئەدەبیاتە ئامە. ئۆسکارمان لە سنا 300 لاپەڕەی تۆمار کردووە کە بریتین لە ڕێزمانی شێوەزاری سنەی فەرهەنگێکی 25 لاپەڕەی و 16 چیرۆک کە 10 لاپەڕەی شێوازی گەڕووسیە. لە جەمال ئەحمەد ئاین لێکۆڵەری سنەیی سەبارەت بەو خەزێنەیە پرسیارم کرد. گەنج ئەوەی کە کەسێ وەک ئۆسکارمان لەو پەڕدنیا هەڵسێ لەو بێ ئیمکاناتی ئەو دەورا بێ جادە و بێ وەسیلە بێ ئیمکانات هەڵسێ ئەم گشتەڕیە بێت بۆ ئێرە قەتعەن بەشەن گەنجێکە و بووگە. بەردەوام لە قوڵایەکانی ئەم زەریایەدا بە دوای نهێنیەکانی نێو ئەم خەزێنەیە دەگەڕێم کە پتر لە 100 ساڵ بەر لە ئێستا لە کەنداودا نقم بووە. ئەم خەزێنەیە هی ئۆسکارمان بووە کە ئیمپراتۆری ئەڵمانیا ئەوی ناردووە بە دوایدا. لە سنەوە دەیەوێت بڕوات بۆ هەورامان کە دەگاتە گوندی ڕەزا و تاو موچڕک دای دەگرێ و ناتوانێت لە کێوەکانی هەورامان سەرکەوێت نەخۆش دەکەوێت و بە ناچاری دەگەڕێتەوە بۆ سنە. پاش 3 مانگمانەوە لە سنە ڕێگەی شاری ساپڵاغ دەگرێتە بەر. لە ڕێگا دەگاتە گوندی یاڵاوە جلوبەرگی خەڵکیەوەی هێندە بەلاوە سەرنجڕاکێشە کە چەند وێنەیان لێ تۆمار دەکات. حوتی کانونی دووەمی ساڵی 1930 زاینی دەگاتە سابڵاغ واتە شاری مەهاباد. مەهاباد مەڵبەندیە دەبوو فەرهەنگی کوردەواریە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری ڕۆژاوای ئێران هەڵکەوتووە. لە سابڵاغ هیچی دەست ناکەوێت تاوەی لە ناکاو شتێک سەرنجی بەرەو لای خۆی
ڕادەکێشێت. من صدا وأوالكم نقايش تبرانا قلق لمن صدا وأوالكي بيشا كل لكي جورا ذكر ببينته بمن بميني ببين حلال صوص نسول أقول الرشرحانكي لواني ببين خوش أو كيش قاد ذكا حتي وتي ولاوكا أقل بيدا من رو مرحمة لتوال بجيرم الشرب الروجي در وناقلتو بكمو بشوي در رشاد ئۆسکارمان لە سابلاغ بۆ یەکەم جارە کە بەیت دەبیستێت. دەڵێت پیاو بە بیستنی ئەو بەیتانە کە هونەری شعر دەنوێنن سەری سڕ دەمێنێت کە چۆن سینگا و سینگ بە شێوەی زارەکی ئاوا بەڕێک و پێکی هاتوو. بەیت بەشێک لە فۆلکلۆری کوردیە و لە ئەدەبیاتی فۆلکلۆریکی زمانی کوردیە کە لە چەندین ناوچەی کوردستاندا ڕەوازی هەیە. یەکێک لەوانەوە ناوچەی موکریانە. دا ئەسڵدامە دەتوانین بڵێین بەیت یەک دانە شوێنەواری هونەریە وەکو پەیکەرسازێک وەکو نەقاشێک کە بۆ ڕووداوێکی مێژوویی تابلۆیەک دەخڵقێنێ یا پەیکەرەیەک ساز دەکات. ئەمە ناتوانین بڵین تەواوی مێژووکە دە و پەیکەرەدا، ئەمە ئەو پەیکەرە و بیرهێنەرەوەی ئەو ڕووداوەیە. چیرۆک و کارەساتە قارەمان و دژە قارەمانی تێدا هەیە، ڕوودا و ڕوودەدات، دەستپێک و ناوەرۆک و سەرنجامێکی تایبەتی هەیە، بە دەنگ بەیان دەکرێ بەڵام بەبێ موسیقا. ئەوانە پێیان دەڵێن بەیت. دەواقعدا گەنجینەیەکن کە زمان دەپارێزن و ڕێزمان دەپارێزن. ئەمە نووسینی دروستی کوردی دەتوانین لە بەیتەکانماندا بینەوە بە تەوری کولیدا فۆلکلۆرەکەماندا، چونکی زارەکی و سینگا و سینجیش بووە هەمیشە دەمارەزی فەوتاندا بووە. شتێک زار بە زار دێ وەختێکی وێژەرەکەی دەمرێ ئەویش دەگەڵی دەمرێ. کەوایە پێویستیەکی زۆر زۆر جیدی هاتە ئاراوە کە ئەدەبیاتی زارەکی دەبێت سەبت بکرێ و بێتە سەر کاغەز و بنووسرێتەوە. ئۆسکارمان دەست بۆ باشترین بابەت لە نێو کەلتوری کوردیدا ڕادەشێشێ، ئەویش بەیتە. چونکی بەیت ڕەوازی زۆر بۆ هەموو بەیت بێژەی تێدا بووە، بەشێک لە ئەدەبیاتی داستانیە، ئەوجار جازبە و شیرنی خۆی هەیە. دیوێتی کە ئەلان لێرە باشترین کار ئەوەیە کە بەیتەکان بکاتە کەرەستەی لێکۆڵینەوەی زمان. هۆبەیمەلا داود و مەلا نەبیان سێکیش هەنە، یەکیان خوبیە هەرچی خوبیە، ناشلکە و نەشیویە، یەکیان جبیە هەرچی جبیە، بنە بڵیندونە نێویە و ئاوی دیکانم خەزاڵ و یای خەزاڵێیە مەلا نەبیە. ئۆسکارمان لە مزگەوتی شادەروێشی مەهاباد لەگەڵ فەقێکی و مزگەوتە ئاشنا دەبێت کە فارسی و عەرەبیش دەزانێت و زۆریش تا مەزرۆی فێربوونی زانستی نوێیە. ئۆسکارمان لە نامەکانیدا ئەو کەسە بە ناوی میرزای جەوان ناو دەبات. ئەمە کەسی دیکە نییە جگە لە میرزا جەواد قازی، کوڕی مەلا جەلال قازی و مامی محەممەد قازی، وەرگێڕی بەناوبانک کە لە دواییدا بە ناوی دکتۆر جەواد قازی ناوبانگ دەردەکات. ئۆسکارمان لە میرزا جەوادەوە زاراوەی موکریانی فێر دەبێت. ئەوکات میرزا جەواد فێری سەرەتای زمانی ئینگلیزی دەکات. مقدمات زبان انگلیسی رو آموزش می‌بینه. این همکاری میرزا جەواد 4 هەفتە هاوکاری ئۆسکارمانی کردووە. ئۆسکارمان لەمبارەوە دەڵێت بەبێ هاوکاری میرزا جەواد بە هیچ شێوەیەک ئەو نەیدەتوانی ئەو بەیت و گۆرانیانە ڕێک و پێک بکات. اشعار و ادبیات کوردی رو سامان بده.
میرزا جەواد لەسەر داخوازی ئۆسکارمان چەند بابەتێکی بۆ نووسیوە و لە بڕێک کتێبی کۆنی کوردی ڕێنووسی کردووە کە تا ئێستا ئەم نووسراوانە لە کتێبخانەی دەوڵەتی شاری بەرلین لە وڵاتی ئەڵمانیا پارێزراون. دەفتەرچەیەک بەدەستەوەی بە خەتی میرزا جەوادی قازی معرفی تەواوی ئێلات و عەشایری دەوروبەری مەهابادی کردو و داخلیشدا نووسێتی ئەوەم بۆ جەنابی ئۆسکارمانی ئاڵمانی بە دەستوریوی کۆ کردوێت. ئۆسکارمان در سال 1908 ئۆسکارمان لە ساڵی 1970 لە کۆڕی جیۆگرافی لە شاری بەرلین لە ئەڵمانیا وتارێک دەخوێنێتەوە. ئۆسکارمان لە وتارەکەیدا دەڵێت دەمەوێت ئەمڕۆ بۆ یەکەم جار گۆرانیەکتان بۆ بڵاو بکەمەوە کە گەنجێک بە ناوی میرزا جەواد کە لە بەرلین دەژی گوتوویەتی. بەختەوەرانە ئەم گۆرانیم لە ئەرشیفێکدا لە شاری بەرلین دۆزیەوە. و این ترانه با دستگاهی به اسم فونوگراف ئەم گۆرانیە بە ئامێری فۆنۆگراف تۆمارکراوە کە فۆنۆگراف یەکەمین ئامێری تۆماری دەنگیە لە مێژوودا. ئەم گۆرانیە ئێستا کراوە بە دیجیتال و تیایدا میرزا جەواد قازی غەزەلێک لە شیعرەکانی مامۆستای گەورە مامۆستا نالی دەخوێنێتەوە. دەتوانم بڵێم کە ئەمە یەکەمین گۆرانی کوردیە کە لە مێژوودا تۆمار کراوە. ئۆسکارمان وەسفی بەیت بێژێک بە ناوی ڕەحمان بەکرد لە گوندی حاجی حەسەن دەبیستێت کە بەیتەکانی هەموو لەبەرە، بەڵام ئەو گوندە ئەو دەم 6 کاژێر لە سابڵاغەوە دوور بووە. ئۆسکارمان لە نامەیەکدا بۆ دایک و خوشکەکەی دەنووسێت: دایک و خوشکی عزیزم، بێژەرێکی بە ساڵاچووم بە ناوی ڕەحمان بەکرد دۆزیوەتەوە کە زۆرینەی بەیتەکانی لەبەرە. لە ڕاستیدا خەزێنەیەکم دۆزیوەتەوە، بۆم نەکرا بە زمانی خۆش بیهێنمێرە. دەیوت ئستا وەختی دروێنەیە ناتوانم بێم. بە جۆرێک شارەدارم لێهاندا تا بە زۆر بیهێنێتە سابڵاغ بە بیانووی پێشەلکردنی یاسا و ئەو بابەتانە. شتێکیان بۆ ساز کرد کە کۆمیدیایەکی بێوێنە بوو. وا دیارە ویستوانە پلانەکەندانا نەخشەکەندانەکە پیشێشنە ئێرە بەسری شارداری ئەو دەمی مەهاباد دەیشێشنە مەهاباد و پەروەندەیەکی بۆ ساز دەکەن کە بەڵە تۆ خلافەکەت کردو فڵاند کردو دەیگرن و ڕایدەگرن و دوایش محکومی دەکەن بە زیندان و ئەوانە ئەو بابەتانە کە نامەکەدا هەیە. ئۆسکارمانش کەلێ دانیشتووە هەڵدەستە دەڵ ئەوەی بەمە بەخشن و من نایاڵم زیندانی بکرێت و بیدەم بە من بیبەخشن بە من. وەختێکەوە ئەو پلانە سەر دەگرێتەوە نەخشەیە سەر دەگرێت ئۆسکار ڕەحمان بەکر هەڵدەستێت دەڵم بە گریانەوە هەساوت چووە دەستی ئۆسکارمان ماچ کرد و کوتوێتی تۆ لۆڕۆ ساحەبی منی. ڕۆژی دە بۆ 11 کاژێر کار دەکەی. ڕەحمان بەکر لەبەر دێڵێت و من دەینووسم. لە ماوەی 22 ڕۆژدا 8,000 دێڕ بەیتم لێ تۆمار کردووە. هەرەقەی ڕەشوشینم پێدەرکرد و وەختە قامکەکانم خوێنیان لەبێت. میرزا جەوادیش لەگەڵم کار دەکات. خوێن و عارەقی تێکەڵ بووە، بەڵام چێژی بەیتەکان لە ڕادەبەدە. لەخۆم حرام کەمەوە ڕاوی دەتفەنجێ هەدەگەڵینێ دەبە لە بۆ بۆزا چیدی کە دەگەڵ قەومیدا سنیاندا نەنیشمووە هەدەگەڵ یاوان نەکەم جێژنە پیرۆیۆزا. ئۆسکارمان هاتۆ خەتێکی تایبەتی داڕشتەوە بۆی کە بتوانێت دیالکتی ناوچەی مەکوریان بە تایبەت سابڵاغەوانە کۆکاتەوە.
در اون زمان لەبەرەوەی لەو سەردەمەدا ئامێری تۆمارکردنی دەنگ نەبووە، ئەو توێژەرانە کە لە ناو خەڵکدا کاریان کردووە بە شێوەی فۆنەتیکی دەنگەکانیان دەهێنایە سەر کاغەز و دەیان نووسیەوە. ئۆسکارمان ئەم شێوە نووسینەی فۆنەتیکی لە کاتی خوێندکاریدا لە زانکۆ فێر بوو. بێژەرێک شتێکی بۆ دەخوێندەوە، ئەویش بە بیستن و هەروەها گوێ لێگرتن ئەو شتانەی بە زمانی لاتین و بە شێوەی فۆنۆتیک دەنووسیەوە. جاروباریش میرزاکان یارمەتیان دەدا و بە زمان و زاراوەی بێژەرەکە دەیان نووسیەوە. ئەلفوبێ فۆنەتیک شتێکە لە پەنا ئەلفوبێ ڕەسمیە میشە دەکار دەکرێت. جاری وایە 6 جور ئەلف نیشان دەدا، جاری وایە 2 جور دەنجێک نیشان دەدا لانی کەم، جاری وایە 3 جور لە دەنجێکی نیشان دەدا. ئۆسکارمان گوێی تیش کردەوە بزانە مەخرەجی ئەو کەلیمەی چۆنە، تەلەفوزی ئەو کەلیمەی چۆنە، ئەو ئاە لەو ئاە هەندێک درێژترە، ئەوە کورتترە، ئەوانەی هەموو نیشانە بۆ داناوە کە بتوانێت زمانێکی دروست و ساخ تۆمار بکە. ئەو دەقانەی ڕاستەوخۆ بەپێی لێدوانی ڕەحمانی نەخوێندەوار نووسی و من زیاتر جۆری لێدوان و توێژی خەڵکی ئاسایی دەردەخن. بەڵام میرزا جەواد حەزی نەدەکرد بەپێی دەربڕینی نەخوێندەواران ئەو شانە بنووسێتەوە. بەتکا ڕازیم کرد. ئۆسکارمان دەیەوێت لە سابڵاغەوە بڕوات بۆ ناوچە کوردیەکانی ژێردەسەڵاتی دەوڵەتی عوسمانی، بەڵام دەوڵەتی عوسمانی ڕێگەی نادەن. لەم کاتەدا تووشی گرانەتا یان نەخۆشی تیفۆ دەبێت و ناچار دەبێت بڕوات بۆ ورمێ. لێوە دەیبەن بۆ شاری تەبرێز و چارەسەری دەکەن. دوای 2 ساڵ و نیومانەوەی لێران لە ساڵی 1930 زاینی ئۆسکارمان دەگەڕێتەوە بۆ ئەڵمانیا. لە عەبدوڵڵا سەمەدی نووسەر و لێکۆڵەری سابڵاغی ئەحمەدی بەحری سەبارەت بوو گەنجینەیە پرسیارم کرد. نەخێر هیچم لەبارەوە نەبیستم. یعنی پارە و ئاساری باستانی؟ ناسا. من لە قوڵایە تاریکەکانیم زەریاب بێبنە بەردەوام بە دوای دۆزینەوەی ئەو خەزێنەیەوە. ئۆسکارمان بەشیەکەمی نووسراوەکانی بە ناوی دیێمۆن دارت دێر موکری کۆردێن، واتە زاراوەی کوردانی موکری لە ساڵی 1906 بەرگی یەکەمی لە چاپ دەدات و بەرگی دووهەمیشی کە توێژینەوە وەرگێڕانەکانی خۆیەتی لەسەر زاراوەی موکری لە ساڵی 1909 زاینی لە چاپ دەدات. ساڵی 1970 میرزا جەوادی قازی دەبات بۆ ئەڵمانیا و بە یارمەتی ئەو بەشی دووهەمی کتێبەکەی کە زۆربەی بیتە بە نێوی موکری مۆندارت لە ساڵی 1910 لە چاپ دەدات. کتێبەکەی ئۆسکارمان بەهۆی ئەوەی کە بە خەتی لاتینی و شێوەی فۆنتیک بووە، خەڵکی ئاسایی کوردنیان دەتوانی کەڵکی لێوەرگرن. لە دوای 65 ساڵ هێمنی موکریانی کتێبی زاراوەی کوردە موکریەکان کە دەبێتە 19 بیت و 6 حکایەت هێنانیەوە سەر ڕێنووسی کوردی و لە کۆڕی زانیاری بەغدا لە ساڵی 1975 زاینیدا لە چاپیدا و ناوی کردا تۆحفەی مزەفەریە. مامۆستا هێمن هەردوو بەرگەکەی نەک بە وەرجێڕان بەڵکە بە گۆڕینی ئەلفوبێ لە ئەلفوبێ فۆنەتیکی لاتینەوە بۆ ئەلفوبێ عەرەبی کە ئەوڕۆ ئەمە کوردی پێدەنووسین گۆڕی لە دوو بەرگدا لە کۆڕی زانیاری کورد چاپ کرا. لەو گۆڕینی ئەلفوبێدا بێگومان ئاساییە کە بەشێک لە
فۆنەتیکی کارەکە وردەکاری کارەکە دەفەوتێ چونچی ئەو ئەلفوبێ عەرەبی کە ئەمە ئەوڕۆپی دەنووسین ئەو ئیمکاناتەی نییە کە بتوانێت تەواوی ئەو دەنگانە نیشان بداوە سەبتیان کە دەتوانین بڵین لانی فۆنەتیکی کارەکە بە تەواوی نەپارێزراوە. ئۆسکارمان لەم کتێبەدا ڕێزمانی زاراوەی موکری بە وردبینیەکی زۆرەوە نووسیوە. ئەگەر مامۆستا هێمن وەرگێڕاوی ئەو کورتە ڕێزمانەی لەبەردەست بووایە لەگەڵ ئەلفوبەی فۆنەتیکی نووسینەوەی بەیتەکان ئاشنا دەبوو، بەیتەکانی باشتر ساغ دەکردنەوە. بەڵام ئەمە دەتوانین بە خوێندنەوەی تۆحفەی مزەفەریەی کە مامۆستا هێمن ئەلفوبێکی گۆڕیوە هەتا ڕادێکێک جار زۆر ئاشنا بە کارەکەی ئۆسکارمان بین دەقی بەیتەکان بخوێنینەوە بە تایبەت ئەو شتانی کە مامۆستا هێمن لەسەر بەیتەکانیشی نووسیوە لەسەر هەر بەیتەی وتارێکی هەیە کە وتارانە زۆر بە نرخن و یارمەتی خوێنەر دەدەن کە دوایە دەچێت سەر دەقی بەیتەکەی کە بتوانێت بەدەستی پڕ لەو سەر بێتەوە دەرێ. ئەگەر مامۆستا هێمن نەبووایی ئاخۆ من تۆحفەی مزەفەریە مەناسی ناوەڵڵا ئەو کارەی کە مامۆستا هێمنیش لەسەر تۆحفەی مزەفەریە کردی چەندێک کە کارە بەرز و مەزن و پڕبایخ و پڕنرخەکەی ئۆسکارمان بەلای ئێمەوە گرینگە ئەوەندەش مامۆستا هێمن ئەو کارێکە کردی بەلای ئێمەوە گرینگە. دمدم دڵم ڕاناوەستێ لەبەر ئەوێ غەمێ لەبەر ئەوێ ژاڵنێ بانگێکم وە بەر خوڵاوی ئەوێ دیکەم بەر پێغەمبەری ئاخر زەمانێ بانگی دیم وە بەر چاوکی گەرمێنێ و لە کوێستانێ. من وازانم یەکێ لە باشترین ئەو کارانێک کە ئەگەر کردبێتم تۆمارکردنی ئەم تۆحفەی مزەفەریە بوو لەسەر کاسەت بۆ ئەو کەسانێک کە ناتوانن کتێبەکە ببینن یا کاتیان نییە بیخوێننەوە هەر گوێ لێ بگرن. ئۆسکارمان بۆ خۆی لەسەر تۆحفەی مزەفەریە چەند پێشێکێکی داناوە کە یەکێکیان لەلایەن دکتۆر ناجی عەباس ئەندامی کۆڕی زانیاری کورد بە ناتەواویەوە لە زمانی ئەڵمانیەوە وەرگێڕدراوەتە سەر زمانی کوردی. لەم ساڵانەی دوایشدا جعفەری حوسێنپور ناسراو بەهێدی پێشوتاری تۆحفەی مزەفەریە و کورتەی ڕێزمانی زاراوەی موکری لە ئەڵمانیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. مانای تۆحفەی مزەفەریە ئەوە دەگەیەنێت کە ئەم کتێبە پێشکەش کراوە بە مزەفەرەددین شای قاجار پاشایە و سەردەمەی ئێران. چونکە ئۆسکارمان لە سەرەتای کتێبەکەی سوپاسی یارمەتیەکانی مزەفەرەددین شای قاجار دەکات. در واقع یک غلط مصطلح هست که جا افتاده. لە ڕاستیدا ئەمە هەڵەیەکە کە بووە بەڕاست چونکە ئۆسکارمان کتێبێکی بە ناوی تۆحفەی مزەفەریە نەبووە. ئۆسکارمان تا ئەو کاتەی زیندوو بووە 4 کتێبی لە چاپداوە کە یەکێک لەم کتێبانە ناوی دیموند ئارتێر دێر موکری کوردێنە واتە زاراوەکانی کوردانی موکریان. ئۆسکارمان کاتێک ئەو کتێبی لە چاپداوە ویستویەتی لە سەرەتایەکی کووردە بە ناوی تۆحفەی مزەفەریە ئەم کتێبە پێشکەش بە مزەفەرەددین شای قاجار کات. ئامانجی لەم کارەش ئەوە بووە کە جارێکی دیکە ویستی بگەڕێتەوە بۆ ئێران و پاشا لایەنگری بکات کە کارەکانی بەباشی بچنە پێشەوە. لەم دوایەدا ئەم کتێبە بەمەبەست یان بە هەڵا ناوی تۆحفەی مزەفەریەی لەسەردانرا. بعدها حالا از روی سهو یا از روی عمد این کتاب تحت عنوان تحفه مزەفەریە ترجمه شد. ئۆسکارمان لە 5 دیسەمبەری ساڵی 1970 زاینی لە تەمەنی 50 ساڵیدا بەهۆی جەڵتەی مێشکەوە دەمرێت. دوایەوە کاری ساختکردنەوەی دەستنووسەکانی ئۆسکارمان بە کارڵ هادانکی ڕۆژهەڵاتناس دەستپێردرێت. ئەو بەشێک لەو دەستنووسانی بڵاو دەکاتەوە بەڵام مەرگمەودای ئەویش نادات کارەکە بگەیەنێتە کۆتایی. پاش تێپەڕبوونی پتر لە 100 ساڵ یەکەم جار مشتەبا کۆلیوەند نووسەری کورد ئارشیفی ئۆسکارمانی دەستەکەوێت. دیدم که در دو تا بینیم کە لە دوو ناوەندا لە شاری بەرلین ئارشیفی ئۆسکارمان پارێزراوە. یەکەمیان ئەکادیمیای زانستی بەرلین و ئەوەی دیکەشیان کتێبخانەی دەوڵەتی بەرلینە.
نزیکەی 30 سندوق لە ئارشیفی ئەم دوو ناوەندە پارێزراون. کاتێک کە بۆ یەکەم جار یەکەمین سندوقم لە ئەکادیمیای زانستی کردەوە، خەزێنەیەکم کەوتە بەرچاو. لە نێو ئەم سندوقەدا چەند نووسراوێکی زۆر بە زمانەکانی فارسی و کوردی و زاراوەکانی دیکە هەبوون. نووسراو و دەستنووسەکانی ئۆسکارمان لە ماوەی 3 ساڵدا هەوڵم داوە ئەم دوو ئەرشیفە یەک بخەم. وێڕای لێکۆڵین و ڕێکخستنی بابەتی بەڵگەکانی ناو ئەم سندوقانە خستومەتە بەردەستی توێژەران کە ئەم ناوەندە ئەکادیمیای زانستی بەرلین و کتێبخانەی دەوڵەتی بەرلین لەم خەزێنەیە کەڵک وەربگرن. با مراجعه به این دوتا مرکز از این گنجینه معنوی استفاده بکنن. مجتبا کۆلیوەند دەستکەوتەکانی لە کتێبێکدا ساڵی 2014 زاینی بە زمانی ئەڵمانی لە چاپ داوە بە ناوی Persische und kurdische Reiseberichte. راپۆرتێک لەسەر سەفەری لێکۆڵینەوەی ئۆسکارمان بۆ ئێران و ناوچە کوردیەکان لە ساڵەکانی 1901 هەتا 1970 زاینی. مامۆستا هێدی بڕێک لە نووسراوەکانی ئۆسکارمان و چەند بەشێک لە کتێبی مجتەبا کۆلیوەندی لە ئەڵمانیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و خستوویەتێ بەردەستی خوێنەران. ئۆسکارمان ڕۆژهەڵاتناس بووە و لە کتێبخانی پاشایەتی بەرلین کاری کردووە. بە فەرمانی ویلهێڵمی دووهەم پاشایە و دمەی ئەڵمانیا بۆ لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر زمان و زاراوەکانی کۆنیێرانی ماوەی 5 ساڵ لە ئێران ماوەتەوە. پرۆفیسۆر زاخاو ڕایشکاری حکوومەتی یەودەمی ئەڵمان هانی داوە کە بە شێوەی سیستەماتیک لە زاراوەکانی کوردی بکۆڵێتەوە. اسکارمن نه تنها فقط به تحقیق زبانی میپرداخته بلکه تلاش کرده که با ئۆسکارمان جگەلەوەی لێکۆڵینەوەی لەسەر زمان کردووە، هاوکات بە کامیرای فۆتۆگرافی وێنەشی گرتووە کە ئەم فۆتۆیانە خەڵکناسی و سروشت و ئاسەوارناسیان تێدایە کە خۆشبەختانە ئەم وێنانە تاوەکو ئەمڕۆ لەناو ئەرشیفدا پارێزراون و ئێستا لەبەردەستن. در آرشیو موجود هست که میشه مورد استفاده قرار داد. ئۆسکارمان یەکەم کەسە بەو شێوەیە بایەخی بەیتی زانیوە. بەم هۆیەوە بۆ یەکەم جار لە مێژووی کورددا بەیتەکانی کۆکردوتەوە و ئەم کۆمەڵە فۆلکلۆرە پڕبایەخە زمانیە ئێستا گرنگترین ڕێفرەنسی بەیتی کوردیە. لە مجتەبا کۆلیوەند نووسەر و لێکۆڵەری بواری ئێرانناسی و کوردۆلۆژی ئەڵمانیا سەبارەت بەو گەنجینەیە پرسیارم کرد. در آن زمان اسکارمن نگاتیڤهای عکاسیشو جارێک ئۆسکارمان بڕێک لە نووسراوەکان و نێگەتیڤی شوشەیی وێنەکانی بە پۆست ناردووە بۆ شاری بەرلین لە ئەڵمانیا. لەو دەمەدا تەنها ڕێگای پۆست و بار کە شتێکی هەڵمی ئینگلیزی بووە کە لە وڵاتی هیندستانەوە هاتوۆتە بەندەری بوشەهر و بەستە پۆستیەکانی بار کردووە و چۆتە شاری لەندەن و لەوێ بۆ بەستەکانی بە ئەوروپادا بڵاو کردوتەوە. بەڵام ئەم کەشتیە لە زەریادا نوقم دەبێت و نووسراوەکان و نێگەتیڤی وێنەکانیش دەچنە ژێر دەریاوە. بسیاری از نگاتیڤهای شیشه‌ای در کنار یادداشت‌ها و اوراق دیگه از دست بە تەواوی هێزەوە بۆ لای ڕاست، ماتۆڕەکانی لای ڕاست بە پێچەوانەوە بسوڕێنەوە، بسوڕێوە، بسوڕێوە. لە ڕاستیدا ئەم خەزێنەیە گەنجینەیەکە لە فۆلکلۆرە کوردیەکان. دنیایەکی سەرخۆرەیە و بێشەرت و بێ بەقایێ چەند جوان چاکان دەستیان پێدەگیرێ چەند جوان میران دەستیان لێ بەردەدایێ دڵخۆش مەکەن بەوێ دنیاایێ دنیایەکی هیچ و مایە پوچە ئەگەر هەموو دنیاین گۆ بێ بەموک و بەموچە ئێستا دەچینەوە ناو قەبری بە کوچە و ئەرێکۆ نێزاڵی پڕهونەر وەکو تیغی بە جەوهەرێ
کوانی ڕۆستەمی نامداوەوار کوانی سەمەکی عەیار هێناڵ بم دنیا لەگەڵ وانیش نەدەبوو بە یار کوانی جمی جانی بنی جار